دووبارە سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستانمان هەمیشە بەردەوام لە بەرنامی پایانی ڕۆژ لە بورگەکانیا باسمان لە پەروەردەی منداڵ کردووە. ئەمجارە باز لە بابەتێکی گرنگ دەکەین لە پەروەردەکردنی منداڵ، ئەویش هونەرەکانی گفتوگۆکردن و بنەماسەرەکیەکانی گفتوگۆکردن لەگەڵ منداڵدا. بزانین گرنگترین شێواز چییە بۆی کە لەگەڵ منداڵدا گفتوگۆ بکرێت، تا چەند گرنگە قسەکردنی منداڵ و ئەو گفتوگۆیی کە دایک و باوک خێزان لەگەڵ منداڵێکان وەلای نەنێت بە گرنگیەوە سێری بکات تاوەکۆی منداڵەکە هەست بە کەسایەتی خۆی بکات کە گرنگی پێ دەدرێت، گفتوگۆی لەگەڵ دەکرێت، پرسی پێ دەکرێت هەندێک جار یاخود ئەو ڕایی کە دەرێ بڕێت گوێی بۆ دەگیرێت. هەموو ئەمانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەسەر دروستبوونی کەسایەتی منداڵ. زانین ئەو بنەماسەرەکیانە چین وە گرنگترین گفتوگۆکان چین لەگەڵ منداڵدا. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا عادل تۆفیق، ڕاهێنەر و پارێزکاری پەروەردەیی. مامۆستا گیان زۆر بەخێر. سپاس بابەتەبوونیت. مامۆستا هەمیشە بەردەوام بابەتەکان جیاوازن سەبارەت بە پەروەردەکردنی منداڵ، هەریەک و بە شێوازێکەر بڕگەیەکی جیاوازیە. ئەمجار باز لە گفتوگۆکردن دەکەین. گفتوگۆکردن واتای چییە؟ لە کێ و گفتوگۆ دەست پێ دەکات لەگەڵ منداڵدا؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ڕێز و سڵاوم بۆ بەڕێزانتان و بۆ بینەرانی خۆشەویست. هەڵبەتە کاتێک کە باسی چەمکی پەروەردەکەین بەڕاستی پانتاییەکی ئێجگار گەورە لەسەر ژیانی مرۆڤدا گیرەکە و ئێمەش ئەمانوێ باس لە پەروەردەی مناڵ وە گفتوگۆش وە من ضمنی ئەو پەروەردەیە کە ئێمە مامەڵی ڕۆژانەمان لەگەڵ مناڵە هەیە. جا پەروەردە بۆ خۆی یەکدانەوەی جیاوازی بۆ کرێ، پێم خۆشەوە هەروەکو پێشەکیەک بۆ باسەکە. هەندێک لە شارەزایان و پسپۆڕان پێیان وایە پەروەردە و بواری پەروەردە بۆ خۆی بوارێکی زانستیە، واتە ئەو کەسانی کە ئەیانەوێ پەروەردەی منداڵ بکەن یاخود لەو بوارەیە ئەسپی خۆیان تاو بدەن یاخود بیانەوێ وەکو ڕاهێنەرێکی پەروەردەی یا وەکو پەروەرشیارێک مامەڵە بکەن، بەڕاستی پێویستە بوارە زانستیەکە لە بەرچاو بگرن وەکو کەسێکی ئەکادیمی. هەندێکی تریش قەنەعەتیان وایە بواری پەروەردەی بۆ خۆی بوارێکی هونەرە، وەکو چۆن فەنانێک هونەرمەندێک کاتێک کە ئێوێ دەست و پەنجەی نەرم کات لەگەڵ ئەو کاروبارەی کەواییکار لە هەر بوارێک لە بوارەکانی ژیانە تامەزرۆی ئەوەیە کە هونەرێک بنەخشێنێ کە جێگای تێڕامان و سەرنج بێ. ئەمەش قەنەعەتی بەشێکی تر لە پسپۆڕان کە پەروەردەی مناڵیش بە هەمان شێوەیە، چۆن ئەم هونەرمەندە دەستڕەنگینە دەیەوێ بە شێوەیەکی هونەری جوان ئەو شاکاری کە بەدەستیاتی بینەخشێنی ئەبێ ئاواژ بکات لەسەر پەروەردەی مناڵکەی بۆی کەەوە ئاکار و هەڵسوکەوت و ڕەوشتەکانی مناڵە بەوە شێوازە بنەخشێنی. لە نەزەر و تێڕوانینی من قەنەعەتم وایە بواری پەروەردەیی هەم زانستە و هەم هونەریشە. زانستە بە واتایی کەەوە ئێمە زانیاری تەواومان ببێ لەسەر ژیانی مناڵ، لەسەر ڕەگەزی مناڵ، لەسەر تەمەنی مناڵ، و هونەریشە بەوەی کە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ تەمەنە جیاوازەکانی مناڵا بکەین و لەگەڵ کاتە جیاوازەکانی مناڵا بکەین و لەگەڵ ڕەگەزە جیاوازەکانی مناڵا بکەین، تایبەتمەندیەکانی لەبەرچاو بگرین. جا باسی گفتوگۆش هەر بە هەمان شێوەیەکێکە لەو ڕێسا پەروەردەیانی کەوا ئێمە ئەمانەوێ بواری تێگەیشتن و پێگەیشتنی منداڵەکەمانی پێوە بنەخشێنین، پێوە جوان بکەین. کاتێک کە ئەمانەوێ گفتوگۆ لەگەڵ مناڵ بکەین، بەڕاستی من بڕوام وایە سێ شتی زۆر گرنگ هەیە کە لە بەرچاوی بگرین. یەکەم زەمینە سازیە لە بواری پەروەردەکردن و لە کاتی پەروەردەکردن کە ئەمەش بۆ خۆی کۆمەڵێک پێداویستی سەرەکی هەیە. کاتێکە ئێمە ئەمانەوێت زەمینە بسازێنین بۆی کە گفتوگۆی تیا بکەین بۆ منداڵەکە، ئەکرێ لە دووتۆی قسە و باسەکە منە زیاتر شی بکەینەوە. دووهەم وشە سازیە، کاتێککە ئەو دەستەواژانەی ئێمە بەکاری ئەهێنین بۆ گفتوگۆکردن لەگەڵ منداڵە بەچی دەست پێ بکەین، چۆن دەست پێ بکەین و ئەو وشانە چین بەکاریان بهێنین و لە هەمان کاتیشە ئەنجامێکی کاریگەرمان بۆ دەست بکەوێ لە ئەسنای ئەو گفتوگۆیی کە ئێمە ئەمانەوێ بکەین، واتە کاتی گفتوگۆکەمان وەکو زەمینە سازیەکی بۆ بکەین و شێوازی گفتوگۆکەمان وشە سازیەکی بۆ بکەین و لە هەمان کاتیشە ئەو ئاکار و ئامانج و هەدەفەی کە هەمانە بەڕاستی بڕێ ئامانسازی لە بواری گفتوگۆکەیە، کەواتە ئەگەر ئێمە گفتوگۆ بکەین تەنها بۆ ئەوەی کە قسە و باسێک چۆن دوو هاوڕێ بەیەکەوە ئەیکەن، لە سەفەرێکە بەیەکەوە ئەیکەن، لە گەڕانێکە لە پیاسەیەکە بەیەکەوە گفتوگۆکەن، یاخود دوو پیشەوەر دوو هاو پیشە بەیەکەوە گفتوگۆکەن، ئەگەر ئەمە
بکەین بە بنەما بۆ گفتوگۆکردن لەگەڵ منداڵان نەمان پێکاوە لە بواری گفتوگۆکردنە بۆیە گفتوگۆ ئەگەر ئەو بنەما سەرەکیانیتیانە بێ بڕوام نییە کە بتوانین گفتوگۆیەکی سەرکەوتوو بێ و بتوانین ئامانجێکی هەبێ و دەستکەوتێکی هەبێ ڕنگ باتەوە لەسەر ژیانی مناڵەکەش. مامۆستا گفتوگۆ بۆ خۆی بۆچی گرنگە؟ ینی منداڵ تااقەت و زێکی خۆشی هەیە، ینی دایم حەزەکە گفتوگۆ لەگەڵ کەسانی دەوروبەری بکە، بەڵام زۆر جار گەورەکان بۆ هۆی سەرقاڵیانەوە بەیان تێگەیشتنیان لەوەی کە منداڵ بۆ نمونە پێویست ناکاتی بگەێنرێ ئەو هەر تێناگایان ئەوە تا قابلی گفتوگۆکردن نیە لەگەڵ یا ئەوە بێ ئەوە جێبەجێ بکە کە ئێمە پێڵێن ئەمانە تا چەندێک لایانی نەرێنیشێ لە هەمان کات خۆی هەر مرۆڤ بە شێوەیەکی گشتی چ منداڵ بێت یا مێرد منداڵ یاخود وەکۆڵێ نەوجەوان یا لاو یا پێگەیشتوو کائینێکی کۆمەڵایەتیە. ئەم کائینە کۆمەڵایەتی ئەگەر بەردە کۆمەڵایەتەکەی لێ دەرکەی دەبێتە کائینێکی بێگیان. ڕاستە ئێستا مەسەڵەن ئێمە ڕووەک ئەبینین گەشەکە ڕەنگی هەیە، هەندێکیان بەسەلەن بۆنیان هەیە و هەندێکیان شنەبایان هەیە و هەست بە ئارامیکی دەرونی ئەەکەی هەمویان ئۆکسجین ئێمە بە ئێمە، بەس ئەمە ئەبینی گفتوگۆ لەگەڵ ئێمە ناکە بۆ شێوازێک کە ئێمە ئەمانەوێ. ئێمە مرۆڤیش هەر بە هەمان شێوە گەشەکە لە قۆناغی کۆرپەیەوە هێدی گەورە بێ بۆ قۆناغی مناڵی لە مناڵی و ئەچێتە مێرد منداڵی و هەروەها ئەتا گاتە قۆناغی گەورە بوون. ئەگەر ئێمە لەم بوعدە کۆمەڵایەتی دابڕین دەبێتە کەسێکی بێئیجان، یعنی کاریگەری لەسەر کۆمەڵگا بەجێ ناهێڵی، خۆی دەداتە دەستی تێڕوانین و قەنەعەت و بیر و بۆچوون و فکری خۆی. عقلی چۆن لەو کاتە هەتاوەکو چ عقلی بڕکە ئەو بۆ شێوازە مامەڵاکە. کەواتە گفتوگۆ دروستکردنی پەیوەندیە لەگەڵ مناڵە و ڕاستکردنەوەی ئاکارەکانی مناڵە و ڕاهێنانێتی لەسەر بەرەو پێشچوون و ڕاهێنانێتی لەسەر بەرگەگرتن لە چی لەسەر ئەو بوارە ئەو ئاستنگانی کە دێتە پێش. مەسەلەن بواری پەروەردەی کاتێکە ئێمە دەڵێن پەروەردە ئەەکەین، پەروەردە واتە ئامادەکردنی تاکێک بۆ ڕۆژی خۆی. یعنی ئێمە ئەم شێوازەیە کە ئەمڕۆ منداڵی لەسەر پەروەردەکەین زۆر جیاوازە لەو شێوازەیە کە کاتی خۆی ئێمە منداڵ بووین لەسەری پەروەردەکراوی. چونکم ئاستەنگەکانی ئەمڕۆ، تەحەدیاتەکانی ئەمڕۆ، ئاڵنگاریەکانی ئەمڕۆ، پێداویستەکانی ئەمڕۆ جیاوازن لە پێداویستەکانی دەیەی ڕابردوو یا دوو دەیە پێشتر و ئەژگونجێ بڵین لە دەیی داهاتوویش. کەواتە باشترین شێوازی پەروەردەکردن ئەوەیە کە ئێمە تاکێک ئامادە بکەین بۆی کە بەرگەی ئەمڕۆ بگرێ، یاخود بۆ ئەمڕۆ ساز بێ، یاخود بۆ ئەمڕۆ ئامادە بێ و بتوانێت لەمڕۆیان خزمەت بکات. گفتوگۆ ئەمەمان بۆ دروست ئەکا. کەواتە ئێمە لەگەڵ منداڵا گفتوگۆ ئەەکەین بەس بۆ ئەوە نییە کاتی لێ بگرین، لەگەڵ منداڵا گفتوگۆ ئەەکەین بۆ بەسەربردننی چێژ نییە، لەگەڵ منداڵا گفتوگۆ ئەەکەین بۆ دەمەتەقیکردن نییە، لەگەڵ منداڵا گفتوگۆ ئەەکەین تا بە باشی پەروەردەکەین، لەگەڵ منداڵا گفتوگۆ ئەەکەین تا بە جوانی لێ تێ بگەین، لەگەڵ منداڵا گفتوگۆ ئەەکەین تا ئامادەسازی بۆ بکەین بۆ داهاتوو. گفتوگۆکردنمان لەگەڵ منداڵا بۆ تەرخانکردنی ئەو کاتەیە، چۆکم کات بۆ خۆی کات شتێکی پیرۆزە، هەم لە لای ئێمە و هەم لە لای ئەوانیش تەرخانکردنی کاتێکی پیرۆز بۆ بەجێهێنانی ئاکامێکی پیرۆز. ماوەستا باس لە زمینە سازی کرد، ئەو زمینە سازی لە کێکە دەست پێکات لە چ کاتێکە دەست پێکات تا چەند گرنگە دایکان وڵکان گرنگی بدەن بەم زمینە سازی هەل لە بیدایەتە لەوەی کە مناڵەکە حەزی بە قسەکردن حەزی بەوەیە کە بیدوێنی ئەم سازی بەسی چییە؟ زمینە سازی دوو بوارەگرێتەوە. یەکەمیان بوارە معنەویەکەیە کە لەگەڵ منداڵە ئەکری. ئەمە هەر وەکو هەندێک لە شارەزایان دەڵێن منداڵ هەر کە کۆرپەلەیە و لە ناو ڕەحەمی دایکی ئیتر وردە وردە ئامادەسازیە بێ، ئەو کە دایکە گوێ لە مۆسیقا ئەگرێ، گوێ لە شتێکی خۆش ئەگرێ، ئەو دایکە بۆ خۆی مەسەلەن شتانی جوان ئەڵێتەوە، کۆمەڵێک دروشمی پەروەردەی جوان ئەڵێ، بەشان و باڵی خۆیان هەڵەیە، بەشان و باڵی کۆرپەلەکەیە هەڵەیە. ئالێرەوە ئیتر وردە وردە گفتوگۆ دەست پێیەکە لە بوارە معنەویەکەی، هەتاوەکو لە دایکبوونی منداڵەکە و دەبینی منداڵەکە تا گڕووگاڵی چەکە خۆ ناتوانێ هەندێک وشە دەربڕێ مەگەر بەس بگری یاخود خەندەیەکی ببێ، بەڵام دەبینی ئەم دایکە دەی لاوێنێتەوە، ئەم دایکە سۆزی بۆ دەرئەبڕێ، ئەم دایکەوە هەروەها دەوروبەرەکەشی مەسەلەن باوکەکەی دەور و خوشک و براکانی گۆرانی بۆ ئەڵێن هەڵی ئەپەڕێنن. ئەمە بوارە معنەویەکەیەتی. بوارە بەرجەستەکراویەکەی یا با بڵێن بوارێکی تیۆریتری هەیە کە تۆ کەی گفتوگۆ ئەەکەی لەگەڵ مناڵ. ئایا منداڵەکەمان کاتی گفتوگۆکردنی هەیە؟ ئەو کاتی کە بۆ گفتوگۆکردنەکە هەڵی ئەبژێری کاتێکی گونجاوە، ئەی خۆم لەو کاتێککە گفتوگۆەکەم لە منداڵەکە لەسەر پێی ڕۆیشتن نیم، یاخود لەو کاتەیە من ئەعسابێکی ساردم هەیە، یاخود لەو کاتەیە من بە تەواوی دەروونەوە ئامادەم کە شیکاریەکی جوان بکەم بۆ ئەو قسە و باسانی کە ئەمێ لەگەڵ منداڵەکەم بیکەم، یاخود ئەو شوێنەی کە گفتوگۆی لەگەڵاکەم شوێنێکی ئارام و بێدەنگە، یا ئەو شێوازەی کە دانیشم بۆ گفتوگۆکردن شێوازێکی دروستە.
ئەمانە زەمینە سازین کەواتە زەمینە سازی بۆ منداڵەکە هەر لە قۆناغی سەرەتای منداڵیەوە گفتوگۆ دەست پێەکە زەمینە سازی واقعیەکەی ئەوەیە کە ئێمە کاتێک تەرخانکەین بۆ گفتوگۆکردن منداڵەکە کات یاریکردنی نەبێت لە گەرمی یاریکردنایە لەو پەڕی خۆشی و وەکو ئەڵێ شادی خۆیەتی بانگێکی ئەو کوڕم وەرە دەستەکەی بەڕێنماییکردن و ئامۆژگاریکردن و نەسیحەتکردنی ئەمە کاتی گفتوگۆی منداڵ نییە یا ئەگونجێ لەو کاتا سەیری فیلم کارتۆنێکەکە ئەبێ ئێمە وازبێرین هەتاوەکو لێ گەڕێ بۆ خۆی بابەتەکەی خۆی تەماشاکە یاخود لەو کاتە سعی هەیە بۆ ئەوەی مێشکی ئالۆز نەبێ لە سعیکردنەکەی دانابڕی هەتاوەکو ئەرکەکانی ڕائەپەڕێنێ وەزیفەکانی ئەنووسێتەوە یا ئەگونجێ کارێکت داوەتە دەستی بە ئەندازەی تەمەن و توانای خۆی ئەو کارە ڕاپەڕێنێ لێگەڕێ تا کارەکەی تەواوەکە کەواتە زەمینەیەک بسازێنی ئێمەش مەجالمان هەبێ و ئەوانیش مەجالن هەبێ هەردوو لا دەرفەت بۆ یەک بڕەخسێنین پاشان بە یەکەوە دانیشین لە شوێنێک کە ڕسمیەت وەربگرێ یعنی کە ئەڵین بە یەکەوە دانیشین بۆ گفتوگۆکردن بزانێکەوە ئێستاکە من کاتی خۆم تەرخانەکەم بۆ ئەویش کاتی خۆی ئەبەخشێ بە من نەک ئەرەوها گفتوگۆیەکی سەرڕێگا بێ ئەکرێ ئەمە لە ناو شێوازەکانی گفتوگۆیە جێکەینەوە هەندێک گفتوگۆ هەیە بە پیاسەکردنەوە ئەکرێ هەندێک گفتوگۆ هەیە ئەکرێت تۆ منداڵەکە دەبیتە دەرەوە بۆ گەڕانێک و ئەتەوێت کۆمەڵێک پەیامی پێ بدەیت کۆمەڵێک مەسەجە پەیامی پێ بدەیت کە ئەم کارانەت کردوتە من پێم خۆش نەبوو لە لای خوشک و براکانت پێت بڵێم لە دەرەوە پێت ئەڵێم یاخود ئاراستەی ئەەکەی بۆ قۆناغێک یا بۆ کارێک کە ئەتوێ پێی بسپێری ئەمانە ئەکرێت لە دەرۆژ بکرێن بەڵام شێوازە دروستەکەی گفتوگۆکردن ئەوەیە کە ئەم دوو کەسەگە بەیەکۆ گفتوگۆ ئەکەن ڕوبەڕووی یەک دانیشن بۆ ئەوەی مەسجەکانیان خەسار نەبن ئەو شوێنانی کە سیگنال ئەگەیەنێ و سیگنال وەرەگرێ کە ناوچەوانی ئینسانە و گەروی ئینسانە و سنگی ئینسانە و منطقەی ناوکی ئینسانە و منطقەی جیهازی تەناسولی ئینسانە ئەمانە بەرامبەری یەک بن هەتاوەکو سیگناڵەکان وەکۆڵێ بە هەدەر نەچن و ئەو کەسەش قەنەعاتی بۆ دروست بێ کاتێک کە تۆ کاتی لێ ئەگری کاتەکەی زایە ناکەی و ئەو گفتوگۆیەشی کەیکەی ئەو شانەی کە دەری ئەبڕی ئەو پەیامانەی کە یەگەنی لەگەڵ تێگەیشتن و توانای منداڵەکە گونجاو بێ ئەمە زەمینە سازیە هەر بوو ئەوەی کە باسی کرد بۆ گەورە ئەمە ئەو ترێت بۆ نەسێری چاویکە ینی زۆر تەرکیز کرد سەر قسەکانی زۆر بەوردی بۆ گفتوگۆی مەسم لە گەورەکان ئەمەش بۆ مناڵە گونجاوە ئیهمالی نەکەی خۆت مەشغوڵەکی بە شتێکی دیکەوە ڕێک ڕاستە خۆ سێری منداڵەکە بکەیت جێ بۆ قسەکانی بگری مەسەرەن ئیشارە سەری بۆ بلاقێنی هام ئەم بابەتانە ئەمە ژەر بۆ مناڵ گرنگی پێ ئەدا منداڵ هەستی پێەکە ئەم گرنگی پێدانە بگرە زۆر زیاتر چونکە ئەکرێ گەورەکان تۆزە مێشکیان جەنجاڵ بێ بە هەندێک لە ئەو ڕوودا و پێشهاتانەی کە ڕوو ئەدەن کەمتر بیر و خەیاڵاتیان لە لای هەندێک قسە و باس و قسەگەل بێ واتە ئەم بە خەیاڵاتی خۆی و ئەوەی کە بەسەری هاتووە ئەوەی کە دەیبینێ ئەوەی کە ڕۆژانە بەرچاوی ئەکەوێ ئەوەشی کە ڕۆژانە دەیبیستێ لە ناو خەیاڵدانی خۆیان جێی کردوتەوە جۆرێ لە سەرقاڵی و مەشغەڵەتی بۆ دروستەکە واتە کە قسەی بۆەکەی و ئەشکرێ با بڵێن ئەم توانی بێتی لە هەمان کاتە سەرنجی قسەکانی تۆش بە ئەگەر لەو کاتە بانگیش بکرێ بەڵام منداڵ ئەمە نازانێ کاتێک کە منداڵ قسە لەگەڵ تۆکە حەزەکە تەماشایکەی کاتێک کە قسەت لەگەڵاکە حەزەکە مۆبایلەکەت لابێ کاتێک کە قسەت لەگەڵاکە حەزەکە تەماشای تەلەڤیزیۆنەکە نەکەی کاتێک کە قسەت لەگەڵاکە حەزەکە دایکی مەشغوڵی قاپشۆرین نەبێ کاتێک کە قسەت لەگەڵاکە حەزەکە باوکی خەریکی شتنووسین نەبێ کاتێک کەوا قسەی لەگەڵاکەی ئەبێ منداڵەکە ئامادەسازی تەواوی هەبێ ئەبینی حەزیرە نیگەرانە بێتاقەتە خەمبارە ئەم خەمەی بڕێوینەوە اینجا قسەی لەگەڵا بکەین چونکە مەگەر بەو خەمەوە قسەمان لەگەڵا کرد ڕەنگە بتوانی ئەندازێک لە کۆڵی قورسی سەرشانی سوبکەی بەڵام ناتوانێت پەیامەکانت بگەێنی کەواتە دەبێت زەمینەکەمان وا لێ کرد دەبێت کە سەرەتا وردەورداوی کە لە ناخیایەتی پەژارەیەکە بیهێنینە دەرەوە خۆشیێکی بۆ دروستکەین پاشان ئەکرێ باسیەوە بکەین چۆن دەست پێ بکەین بۆ گفتوگۆکردن کەواتە بەڵێ من بەڵێم زیاتر لەوە پێویستە زیاتر لە گەورەکان پێویستە کاتێک ئێمە لەگەڵ منداڵەکان گفتوگۆەکەین هەموو شتێکی خۆمان لابین فەرامۆشیکەین تەنها ئەو کاتە ئیت بۆ من 10 خولەکە 15 خولەکە 20 خولەکە هەندی جار گفتوگۆکە لەوە 5 خولەک بخایانێ مەرجنی گفتوگۆکە محازەرێکی دوور و درێژ بێ ئەکرێت 4 وشە بێ 4 ڕستەی وەکو ئەڵێ سوود بەخش بێ و سوودمن بێ کە تۆ پێ بگەێنی 2 ئاراستەی ئەەکەی لە ماوەی چەند خولەکێکە بەڵام گرنگە بە ڕسمی دانیشتن کوڕەکەم کچەکەم حەزەکەم بەیەکەوە چەند ساتێک دانیشین چەند خولەکێک کات بگرم چەند دقەیە کارم پێێتە بەسەر چاو باوکەگیان بەسەر چاو دایکەگیان بە یەکۆ دانیشەوە بابشینەوە دوو دانیشین هەستەکە جۆرێک لە ڕسمیاتی هەیە ئەمە یەک هەستەکە کە تۆ جێگەی بایەخی لە لای ئەو یەک دوو ئەمە دوو هەستەکە مەسەلەن ئەم گفتوگۆیە بەخوا ئیلا ئەمە کارێکی گرنگیان بە من هەیە ئەگینا بۆ لەو دیوپیان ناگوتم کەواتە تۆ لێرەیە
پێش ئەوەی کە قسەکامکەی سێ ئاراستەی گونجاوت بۆ ناو وەکوڵێ زاکیرە و زەهری منداڵەکە ئاراستە کرد هێشتا قسەکانیشت نەکردووە بەم بایەخەوە دانیشێک گوێت لێ بگرێ بە دڵنیایی و کاریگەری باش بەجێ بامسا زۆربەی کات گەورەکان چاوەڕوانێکی زۆریان لە منداڵ هەیە بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە منداڵ ڕەنگە لە هەندێک بابەت تێنەگا یاخۆت بەپێی تەمەنەکەی ئێمە ئەبێ مامەڵی لەگەڵدا بکەین بۆیە گفتوگەکان زۆربەی کات بە دەمەقاڵێ کۆتاییە دیاخۆت بە توندوتیژی بە هەندێک بابەت ئەگەر هاتو گفتوگەکانمان چۆ ئەم سنوورەوە ئەمە خەتاکە لەکێیان پێویستە لەم کاتەیە ئێمە چی بکەین جارێ زۆر گرنگە ئێمە دوو هەڵکشان و داکشانمان هەیە هەڵکشانێکمان هەیە دەمانوێت زۆرچە زۆرمان بمانوێت مناڵەکان هەڵکشێنین بۆ ئاستی تێگەیشتنی خۆمان بە بیانووی چی مناڵێکی بچووکە تەمەنی 5 ساڵاڵین تۆ کوڕێکە مەسەن دەڵێن تۆ وڵا دەبێت پیاوێکی چاکبی باشە ئەمە بۆ ئایندەی کە تۆ لە ناو مەخیلەی ئەما شتێکت چاند دروستە بەڵام ئەگەر ئەو ئێستا پیاوێکی چاکبی ئەیکەی مناڵێکی یاریکەر و مناڵێکی عەجوول و مناڵێکی لاسار و منداڵی بێکەوە تەمەتوع لە ژیانی مناڵی خۆی بکە کەواتە ناتوانین ئێمە ئەم منداڵە لەم قۆناغە بکەینە پیاوێکی باش یاخود کچێکە حەز ئەکا تەمەنی مناڵی خۆی بەو شێوازە بە خەرج بدا کە ئیتر مەسەلەن وەکوی کە مناڵێکی ئاسایی ئەیکا وڵات تۆ دەبێت خانمێکی سەلار و سەنگین بین دروستە کەواتە ئێمە مەبەستمانە تۆ بکەینە خانمێکی سەلار و سەنگین لە ئایندەیە ئەی کەواتە ئەو هەنگاوانەی کەوا خانمێکی سەلار و سەنگین بۆ ئێمە دروست ئەکا پیاوێکی وەکوڵێ خاوەن مەقام و عالی مەقام بۆ ئێمە دروست ئەکا کامانن لە بەرچاومان گرتوون بۆیە گرنگە ئێمە لەو کاتەکە لەگەڵ منداڵەکەمان ئەدوین وەکو منداڵ لەگەڵیان بدوین کەواتە ئەمان هەڵناکشێنین بۆ تێگەیشتن و ئاستی گەورەبوونی خۆمان لە کاتێکە ئەمانەوێت بە شێوەیەکی گەورانە وشەکان ئاراستەکەین بەڵکو نەخێر ئێمە دائەبەزین بۆ ئاستی تێگەیشتنی خۆمان ئوستوبێکی مناڵانە لەگەڵەوانە بەکارهێنین ئەو چێژ لەمە ئەبینێ ئەمە هەنگاوێکی گرنگە لە بەرچاوی بگرین پاش ئەمە عادەتەن ئەبینی بۆچی گفتوگۆکان بێ ئاکام ئەبن یا بۆ گفتوگۆکان نەتیجەیەک نادەن بەدەستەوە یاخود بۆچی گفتوگۆکان لەگەڵ ئەوەی کە بە خۆشی دەست پێەکەن بەڵام بە نیگەرانی کۆتایی دێ بە گریانی مناڵ بە تووڕەکردنی منداڵ بە ئیزعاجکردنی منداڵ ئەمە کەوامان کۆتایی پێێنا هەر ئۆتۆماتیکی فێریەکەین کەواتە جاری داهاتوو ویسمان گفتوگۆکەین خۆت ئامادەکە بۆ گریان ئەمە یەک وەکو چۆن مناڵێک کە نەخۆشە ناساغا دەتەوێبی بەی بۆ نەخۆشخانە کاتێکە دکتۆر پشکنینی بووە کە هەستەکە نەخۆشیەکەی قورسە لە باتی شروب دەرزی بۆ نووسێ بۆی کە چارەسەرەکەی پێویستی بە عیلاجێکی قورستر هەیە 4 دەرزی بۆ نووسیوە دەڵێ هەر ڕۆژی دەرزێکی لێ بە کەواتە منداڵەکە هەر کاتێک کە دەوێت بۆ خەستەخانە زانێ دەرزی لێ ئەدەی کەواتە ڕاستە ئەو ئەزانێ بۆ وەرگرتنی شیفاعچێ بەڵام نیگەرانە لەوەی کە ئازار ئەکێشێ بە بۆ نێو دەرزی کە لێ ئەدەی ئەگەر ئێمەش گفتوگۆکانمان بە شێوەیە کۆتایی هات کە ئەوان نیگەرانی دروست کرد کەواتە هەر کاتێ بانگێکی بۆ گفتوگۆکردنە بێ ئەوەی لە بەرچاوە وەڵای گفتوگۆکەی من بە نیگەرانی و بە گریان و بە زەحمەت و بە ناخۆشی کۆتایی دێ نەخێر ئێمە گفتوگۆکان دەست لێ بکەین با منداڵەکە گریمان وای دابنین کە هەڵس و کەوتێکی کردووە جێگای سەرنجە لە لای ئێمە ئەو منداڵێک ئێمە پەروەردەمان کردووە نە ئەبوو هەڵس و کەوتی بکردایە هاوڕێکەی گلەی لێکە مامۆستاکەی لێی نیگەرانە ئەکرێ لە ماڵە خوشکوبراکەی لێی بێتاقەت بن بین سرەتا بەو هەنگاوە دەست پێ بکەین بەو سیفاتە جوانانە دەست پێ بکەین کە لە منداڵەکەمانە ڕەنگی یاوەتەوە خۆ ئەگەر وای دابنین ئاکاری مناڵەکانمان پێوەرێکی بەدابین لە 150 دروست بێ لە 150 قابلی ئیش لەسەرکردن بێ باشە خۆ خاوەنی وەکوڵی لە 150 هەڵسوکەوتی جوانە بین ئەم لە 150 زۆر بە جوانی بخەینە بەرچاوی تۆ منداڵێکی خاوەنی ئەم هەڵسوکەوتە جوانانەی وردە تەشجیعیەکەی هانی ئەدەی ئامادەیەکەی بۆ ئەوەی کە تۆ دوای ئەمانە دەتەوێت بڵێ چی کاتێک ئەم هەستی کرد هەڵسوکەوتە جوانەکانی ئەو لە بەرچاوی دایک و باوکی یا لە بەرچاوی مامۆستاکانی یا لە بەرچاوی پەروەرشیارەکانی یا لە بەرچاوی ئەوانەی کە لە خۆی گەورەترن جێگەی سەرنجن جێگەی بایەخن کەواتە هانی ئەیا فێری ئەەکەی بەبێ ئەوەی تۆ شتێ بڵێ ئەم لە 150 بکاتە لە 160 بیکاتە لە 170 بیکاتە لە 180 کەواتە ئەمە ئەخەینە بەرچاوی بەڵام لەگەڵ ئەوە شاکە ئازیزەکەن تۆ خاوەڵی ئەم هەڵسوکەوتە جوانانەی من قەناعەتم وابوو تۆ ئەبوو جوانترت بکردایە لەمە ئەزانی ئەمەی کە تۆ کردوتە هاوڕێکەتی نیگەران کردووە ئالێرە ڕائەچڵەکێ ئەوەی کە من کردو مەمای نیگەرانی هاوڕێکانمە بێتاقەتم کردوون کەواتە من کارێکی باشم نەکردووە
ئەزانی کە تۆ بە شێوەیەوە بە شێوازێکی پرسیاریشی لەکەی و لە هەمان کاتە ئاراستە شیەکەی وەڵامەکەشی ئەیتەوە خۆشی فێرەکەی کە چۆن وەڵام باتەوە چێشی ئەگەری کەەوەی کردوێتی هەڵەیە بەڵام ئەگەرێمە وازمان لەم بەشەی پێشەکیەنەکە ئەم پێشەکیەمان لابرد ئەم هەسوو کۆتە جوانانەی منداڵەکانمان نەخستە بەرچاوی خۆی هانمان نەدا پیاشیمان هەڵ نەدا کەواتە ڕاستە خۆ ئەچینە سەرزەنشتکردن ئالێرە ئەم قەناعەتی بۆ دروستە بێ ئەوەی کە بە باشە کردوێتی هیچ بەهایەکی نییە کەواتە لەمە دوا چ پێویستەکە ئەو خۆی سەرقاڵکە بە کارگەلێکەوە کەوا دایک و باوکی ناینرخێنن گەورەکانی ناینرخێنن پەروەرشارەکانی ناینرخێنن حسابیشی بۆ ناکەن کەواتە ممکن نییە ئالەو کاتەیە چەند ئەوەی پێشوو جێگرتووە لە داهاتووشە ممکنە هەرەوەندە جێبگرێ بۆیە کەواتە گفتوگویەکی نائاکام دەرەنجامێکی باشی نابێ واروەها کۆتایەکەشی بە نیگەرانی ئەو کاتە ئەو قەناعەتی بۆ دروستە بێ ئەوەی کە خۆی کە هەر ئەوە دروستە هەر ئەوە باشە چکم تەنها ئەوە ئەبینرێ ئەو تا دایک و باوکی تەنها ئەم کارە ئەبینکەوە ئەمڕۆ شوشەیەکی شکاندووە ئەمڕۆ وەزیفەکەی نەنووسیوە ئەمڕۆ کارەکەی ڕانەپەڕاندووە ئەمڕۆ کاتی خۆی لە خەو هەڵنەساوە ئەمڕۆ ئەوەرکانی کە بۆیان دیاری کردووە کەم تەرخەمی کردووە لە بەرامبەری ئەمڕۆ وەکواڵی عەزێتی هاوڕێیەکی داوە بەڵام کاتێک کاوانی کەمان خستە بەرچاوی نەخێر کەواتە ئەمە یەکێکە لەو سیفاتەکەم و کوڕێنی کەوا من هەمام وعد بێ لە مەدوا خۆم چاکی کەم ئەو کاتە گفتوگوی داهاتوو هەر شتێکە بێ ئەزانێ کەواتە ئەم هاتووە مەڵۆیەکی خستۆتە سەر خەرمانی زانیاریەکان و ئەخلاقە جوانەکان و ئاکارە بەرزەکانی ئەم جارە ئامادەیە شتێکی جوانتر بۆ ئەوەی جوانتر ئاکارەکانی بنەخشێنێ ئیزافە ئەکا بۆ سەر ئەوەی کە دایک و باوکی فێریان کرد مامۆستا بابەتی گفتوگۆکردندا هەمومان زانین ینی هەم پەروەردەکارەکە ئیتر دایک بێ یان مامۆستایەک بێ لە خوێندنگەکەم لەگەڵ ئەو منداڵی کە قسەی لەگەڵا کرێتتر باخچە بێ یان با بڵین لە بنەڕەتی بێیان ئامادەی بێ هەر یەکێکیان جیاوازیان هەیە تا چەندێک پێویستە ڕەچاوی ئەم دوو کەسە بکرێیان ئەم دوولانی کە گفتوگۆکەن بۆ پێی کە ڕەنگە من بابەتێک بۆ منداڵێک باس بکەم پەیوەندی بە جگەرەکێشان و یان هەندێک بابەتی ناو ئامادەیەکان هەبێ ئەکیت ئەم منداڵە لێ تێناگا کاتە لەو کاتەیە من ڕەچاوی ئەوم نەکرۆ نەمتوانێت گفتوگۆیەکی سەرکەوتو بکەم لە منداڵەکە تەلمیحێکمان نابە لە پێشەکیەکەیە بم بوارە ئەکرێت لەوە مەسەلەنتی هەڵکێشێکینەوە لەگەڵی و باسیشمان لەمە کرد کە ئێمە کاتێکە گفتوگۆەکەین دەچینە شوێنێکی فەرمی گفتوگۆەکەین مەسەلەن هەندێک گفتوگۆ هەیە گفتوگۆی خێزانیە ئەوە لەسەر سفرەکەش ئەکرێ زۆریش کاتی خۆیەتی بە شێوەیەکی باشکن تۆەوێت ئاراستەیەکی گشتی بگەێنی چۆن مامۆستایەکی بەڕێز لە مزگەوتە لە وتاری هەینیە کاتێککە بابەتەکەی ئامادە کردووە حتمما ئەم مامۆستا بەڕێزا بێ ڕەچاوی ئەمەی کردبێ ئەو کەسانی کە لە مزگەوتەکەیە دانیشن لەو پەڕی ئاستی ئەکادیمی و بڕوانامەی بەرز و باڵاوە تایەتی هەتاوەکو کەسێک کە ئەکرێ ڕۆژێ لە ڕۆژان دەرفەتی خوێندنی نەبوو بێ لەو پەڕی کەسێکەوە تایەتی کە خۆشبەختترین کەسە لە ناو ئەو مەجلیسەی کە دانیشتووە هەتاوەکو کەسێکی دیکەشی تایە کە لەو پەڕی نیگەرانیەکی قوڵایە لەو پەڕیتایەتی کە کەسێک لە ئاستی بژێی و دارایی زۆر باشە هەتاوەکو کەسێکەوە دەرامەتی ڕۆژانەی بەشی ئەو شتانە ناکە کە ڕۆژانەی کڕێ کەواتە مامۆستای بەڕێز کاتێکەوە وتارێک ئامادە ئەکا لە ماوەی چەند خولەکێک بۆ نمونە 15 خولەک 20 خولەک ئەبێ تایبەتمەندی ئەو ژینگەیە لە بەرچاو گرتبێ کەوا نوێشخێنەکانی تایە ئەو گەڕەکەی لە بەرچاو گرتبێکەوە مامۆستاکەی تیاژی ئەو مزگەوتەی لە بەرچاو گرتبێکەوەتە ئەم کۆمەڵە خەڵکە جیاوازە بە یەکۆکاتەوە یخۆ مامۆستان ناکرێ بابەتێک ئامادەکە بۆ ئەکادیمیەکان بابەتێک ئامادە بکە بۆ نەدارەکان بابەتێک ئامادە بکە بۆ دەوڵەمەندەکان بابەتێک ئامادە بکە بۆ نەخوێندەوارەکان بابەتێک ئامادە بکە بۆ گەورەکان دانێکیش بە بچووکەکان نا بابەتێک ئامادەیەکە کە ئاراستەیەکی گشتی وەرەگرێ ئەمە هونەری مامۆستاکە و لیاقە و توانا و وەکو ئەڵێ کارامەی مامۆستاکە دەور ئەبینێ هەمویان چێژ لە بابەتەکە ئەبینن چکن بەشی هەمویانی تایە بەڵام ئەگەر ئەمەی لە بەرچاو نەگرت ئەو کاتە گفتوگۆ کە یا ئەو بابەتی ئەو کۆڵێ ئاماژەی پێدا ئەبینی جێگەی خۆی ناگرێ مامۆستان نەیتوانیوە زەحمەتەکانی خۆی بکاتە ئاکار و هەسوکەوتی نوێشخانەکانی بەردەستی لە ماڵەوەش ئێمە لەسەر سفرەخوانەکە دانیشتوین خێزان بە یەک کۆبوونەتەوە دەرفەتە کە کۆمەڵێک ئاراستەی گشتی بگەێنین کێ ئەیگەێنێن سەرۆکی خێزان هەندێک جار بە شێوەی پرسیاری ئەیگەێنێ پرسیارەکە بۆی کەەوە ئەوام خاتە گفتوگۆ و قسەکردن و وتوێژ و ڕاوێژ و ڕاگۆڕینەوە بە یەکەوە چونکم ئەمڕۆ تەکنەلۆژیا جۆرێک لەسەر قاڵی دروست کردووە گفتوگۆی خێزانیشی کەم کردوێتەوە نەک لەسەر سفرەخوانەکەش بگەرە لە دەروی سفرەخوانەکەش پاشان ئەمە گفتوگۆیەکی گشتیە بۆ گەیاندنی کۆمەڵێک پەیامی گشتی
بۆ هەواڵدان بە شتێک کە ڕووی داوە بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکەوە لە ناو خێزانەکە هەیە ئەی گفتوگۆ تایبەتێکە ئەوەیە کە ئێمە تاک بە یەکەوە دانیشین لەگەڵ کوڕە گەورەکەمان لەگەڵ کچە بچووکەکەمان بەجیا دانیشین چووکم تایبەتمەندی تێگەیشتنی کوڕە گەورەکەمان جیاوازە لە ئاستی تێگەیشتنی کچە بچووکەکەمان یان زۆر جار بێتە هۆی شکاندنی منداڵەکەشیان بەڵێ ئەو پێداویستیانەی کە کوڕە گەورەکەمان لە ئێستا پێویستێتی جیاوازە لەو حاجاتانەی کەوا کچە بچووکەکەمان لەم قۆناغە پێویستێتی وە لە بەرچاوگرتنی ڕەگەزیش زۆر گرنگە مەسەلەن ئەوەی کە تۆ قسەی لەگەڵاکەی کوڕە یا کچە هەندێک جار شێوازی گفتوگۆکردن ئێمە دەبێت لە بەرچاو بگرین بۆ کوڕەکان بەجیا بۆ کچەکان بەجیا چونکم کچە کێچ هەست و سۆزێکی ناسکی هەیە ئەگەر وریانەبی زوو برینداریەکەی و دەتوانی کاری گەورەشی لەسەر بکەی زوو شتێگا و ڕەچاوکردنی تەمەنەکانی ئەو بۆ منە قۆناغی مناڵی ئایا لە قۆناغی بنەڕەتیە قوتابیە لە قۆناغی ئامادەیە خوێندکارە لە قۆناغی زانکۆیە لەکوێیە یاخود ئەکرێ ئەو کەسەی کە گفتوگۆی بۆەکەی گەشتە بێ قۆناغێکی بەرپرسیارەتی گفتوگۆەکەین لەگەڵ کوڕەکانمان کاتێکەوێ ژیانی هاوسەرگیری بنیاد بنێ لەگەڵ کچەکانمان بە هەمان شێوە ئەوەی کە حاجەی بیستنیەتی بۆ ئەوان چییە ئەم باوکو دایکە چیان فێرەکەن چۆنیان ئامادەکەن بۆ ئەوەی کە بتوانێت بەرگەی ژیانێکی نوێ بگرێ ژیانێکی نوێ بۆ خۆی دروستکە ئەمانە پێویستە لە بەرچاو بگرین بۆیە گفتوگۆکان هەندێک جا تایبەتمەندی تاکی وەرەگرێ هەندێک جا تایبەتمەندی گشتی وەرەگرێ لە گشتێکە ئاسایە تۆ قسەکە ئەەکەی بۆ گشتی کەواتە بۆ گەورەکەت کردووە بەڵام بە شێوازێک کە بچووکەکەش تێبگە کەواتە تۆش ئاگادار بە ئەمەی کەوا ئێستا کە من ئەیڵێم تۆ بەم هەڵەیان نەچیت یاخود ئەکرێ منداڵێک لە گەڕەکەکە هەڵەیەکی وای کردووە تۆ دەی لێرەیە جورعەیەکە دەی بە منداڵەکانی خۆت بۆی تووشی هەمان هەڵا نەبنەوە کەوکو وەکو بوارە تەندروستیەکە دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن پێش ئەوەی توش بێت تۆ ئامادەبی ئاراستێکی ئێستاکە دەی کۆمەڵێک معالەجی باشە خێتە بەرچاوی هەتاوەکو لەو بوارانە بیپارێزی ماوەسە لە سەرەتای باس لە وشەسازی کرد وشەسازیە چ کاریگەریەکیە بێت و دەربڕینی وشە تا چەند دەبێتە لەمایەوەی کە ئەم منداڵە فێری وشەی جوان بێش فێری پەروەردەی جوان بێت لە ئەسنای گفتوگۆکەیە بەدڵنیایەوە تەرکیز و مێشکی لای گفتوگۆکەی هەڵبەت ئەم گفتوگۆی ئەگەر بە وشە جوانەکان جێبەجێ بکرێت کاریگەری بێت لەسەر منداڵەکە و دواتر منداڵەکە وشانە بەکار ئێنێتەوە لە گەورەکانە ئەگەر تەماشا بکەی مەسەلەن کاتێک کە دوو کەس بە یەکەوە هاو پیشن یاخود بە یەکەوە لە ناو تیمێک کارەکەن بەرپرسی ئەم تیمە سەرکردە و فەرماندەی ئەم تیمە ئەگەر هات و بەردەوام وتی من وام کردو من وام کردو من وا ئەکەم تو وا ئەکەم یەک کاتە حساب ناکە بە دۆڵارێکی ئەی ئەوانی کە چێڵن وەڵام منیش وام کرد منیش ئەو کارەم ئەنجامدا منیش ئەو پلانە نووسی منیش ئەم هەنگاوانم بەباشی لە کاتی خۆشی گەیاندە سەر ئەمە کەواتە دەبێت ئێمە لە وشەی من دوورکەوینەوە تەماشا بکەم خوای متعال هەبوو گەورەش ممکنە کە خوای متعال خالقی ئاسمان و زەویە ڕۆزی دەری ئێمەیە خوای گەورە وشەی ئەنا بەکار ناهێن إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون باش يخو خوای گەورە خۆی قورآانی داناوە ئەی بۆ باسی نحنوەکە بۆ باسی ئێماکە زانیان ئەفەرمۆن نا ئەفەرمۆ بۆ تەعزیمە نیشانی گەورەبوونی خوایە باش ئێمەش کاتێکە گفتوگۆ ئەەکەین وەلیللاهی مەثەل الأعلا لەگەڵ کەسانێکی دیکە وشەی ئێمە بەکاربێنین جوانترە هەتا وشەی من ئاگرە بەو مەبەستەی کە من ئەمەوێ بە خزمەتی بینەرانیشی بگەین کاتێک کە ئێمە دەڵین وشەسازی وەکو بەڕێزت ئاماژە پێکردەوە کەواتە دێیت ئەگەر من بە تۆ بڵێم ماشەڵڵا قاتێک کە لەبەرت کردووە زۆر جوان لێت دێ تۆ دەڵیت چاوی خۆت جوانتر دەبین ئێگە بەڕەخنە دەستم پێ کرد ئەو کاتە تۆش ڕاستە خۆت دەکەویتە داکۆچیکردن و دیفاعکردن لەوەی کە نا بە قەنەعاتی شتێکی جوانە کاتێک کە دەڵێن ئەو کاری کردوتە بەڕاستی جێگەی سەرنج بوو جێگەی دڵخۆشی بوو دەڵێ من تەنها کاری خۆم ڕاپەڕاند و سوپاس دەکەم باوکی گیان نشانازی بە تۆواکەم بەڵام کاتێک کە دەکەویتە کوتانی ئەو هەر شتێکە تۆ ئەتەوێ عەزیەتی بدەی دەوێ خۆی قوتارکە بە هەر وەسیلەیەکە بێت دەوێت لە جێدەستی تۆ دەرچێ کەواتە مێشکی خۆی قوفڵەکە ئامادە نیە گوێت لێ بگرێ بۆیە وشەسازی ئەوەی کە تۆ بە پیاڵدان دەست پێ بکەی
وشەسازی ئەوەیە کە تۆشتە جوانەکانی بێخێتەوە وشەسازی ئەوەیە کە تۆ لە ئەسنای قسەکردن و ڕاوێشکردن و ڕاگۆڕینەوەدا دەستەواژە گەلێک بەکاربێنی کە ناخی ئەو بریندار نەکەی وشەسازی ئەوەیە کەوا ئێمە لە کاتی قسەکردمانە ڕوخساریشمان ساز بێ لەگەڵی زەمینەسازی وشەسازی ڕوخسارسازی ئەگەر ئێمە بە ڕوخسارێکی گرژ و مۆن و پڕ لە نیگەرانیەوە لەگەڵ منداڵ گفتوگوکەین تو خوا چ تاقەتێکی یۆ لێمە بگرێ بەس کاتێککە گفتوگوی لەگەڵەکەین بە پێکەنین بە خەندە بە جۆرێک لە خۆشببختی کەواتە ئەو هەستەکات دەستکەوتێکی کردووە تۆ ئامادەی لە پای ئەو دەستکەوتەی کە ئەو کردوێتی تۆ چی بکەی تۆ پاداشتی بکەیت ئەگەر ئێمە ببینی منداڵەکانمان نیگەرانی کردوین خۆ پێ ناکەنین بەدەمیانەوە بەس کاتێککە پێەکەنین کەواتە ئەو هەستە کاشتێکی باشی کردووە ئامادەمان کرد زێهنیمان ئامادە کرد بەم وشەسازی و بەم ڕوخسارسازیەوە کەواتە من ئەمەوێت کۆمەڵێک جملە بخەمە ناو زاکیرەی تۆ بەم خۆشببختەی لێم وەرەگری کەواتە ناڕاستە و خۆ تۆ ئامادەیەکی بۆ وەرگرتن گفتوگۆکردن هەرەوە نیە ئەمە کات بەسەربەرین گفتوگۆکردن ئەبێ پەیامێکمان هەبێ و پەیامێکیش وەربگرین قسەیەکمان هەبێ قسەیەکیش وەربگرین ئاراستەیەک ئەگەینین ئاراستەیەکیش وەرەگرین شتگەلێکمان هەیە فێری نەبووین دەمانوێت فێری بین شتگەلێکیش فێری بووین دەمانوێت ئەوانی کە فێرکەین ئەمانە هەدەف و ئاماج و سەرەکی گفتوگۆکردنە کەواتە ئەمەیە گرنگی و بایەخی وشەسازیەکە بەدڵنیاییەوە کاتێک ئێمە بەم جوانی دەست پێ ئەەکەین وشەکانمان و ڕستەکانمان جوانتر جێگرن مامۆستا لە سادا منداڵان لە قۆناغێکی ڕەنگە نەهەموارە بن بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە بۆ پێی کەرتی پەروەردە و خوێندن و نەپەکی کەوتووە زۆر جار پەروەردەکاریان دایک و باوک ناتوانێت مامەڵێکی دروست لەگەڵ منداڵدا بکە بۆیە لێرە جەختەکەینەوە لە کۆتاییە لەسەرەوەی ئەکەمە چۆن بتوانین گفتوگویەکی دروست لەگەڵ منداڵەکاندا بکەین ئەوانیش نەمنە قوربانی ئەم بارودۆخەی کە بۆ نمونە ڕۆژانەتیدان دوجار حەزیان هەیە بخوێنن یاری بکەن بێن بچن پرسیاریان هەیە گفتوگۆ بکەن ئەمانە هەمووی مافی خۆیانە مامۆستایە کاتێک کە دەوێت بچێتە پۆل هەچەند بەداخەوە ئێستاکەوەکو ئەندەزانین تاوەکو ئێستاکە دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە بەهۆی ئەو هەلومەرجەی کە هاتووەتە پێش ئەم مامۆستایە چ نیگەرانیکی هەیە لە دەرەوەی ئەم پۆلە لە دەرەوەی ئەم قوتابخانە ئەسڵ وایە کە چۆن ناو قوتابخانەکەی نیگەرانیەکانی لە دەرگای قوتابخانەکە بەجێگەڵێ باوکێک دایکێک لە دەرەوە نیگەرانە بێتاقەتە خەمبارە شتگەلێکی بینیوە ناڕەحەتی کردو نیگەرانی کردو بیستوێتی ئەسڵ وایە کاتێک ئاچێتەوە ماڵەوە ئەم بەرگی نیگەرانیە فڕێبە خەم و ناخۆشیەکانی ئیشەکارەکانی ڕۆژەی نەباتەوە ناو خێزانەکەی چووکە خێزانەکەی قابلی ئەوە نیە کە ئەو قوربانیان بۆ بدرێ بە زیاتر لەوەی قابلیانە کەواتە من دێم بۆیە قوربانی ئەدەم بە ئازاتیشی ئەزانم بۆیە قوربانی ئەدەم بە ئەرکی ئەزانم بۆیە وەڵێ خۆماندوو ئەەکەم بە بەرپرسیارانە بامەڵاکەم خۆم بە بەرپرسیار ئەزانم کەواتە ئێمە بەم نیگەرانیەوە دەچینە ماڵ بەدڵنیایەوە ئەو گلەیەمان لێکرێ باوکو بۆ بێتاقەتی ئەو بۆ تووڕێی ئەوە بۆچی نیگەرانی تۆ دەڵی کوا تووڕەنیم خۆت لەوە هەستی پێ نەکەی بەس ئیدراکی ئەو زۆر بەقوتە ناخی تۆ ئەخوێنێتەوە وەیە گرنگە بەڵێ ئەو پەژارانەی کە ئەمڕۆ دروست بوو ئەو فەراغی کە ئەمڕۆ دروست بوو مندڵان ناتوانن بچێتەوە قوتابخانە چەند ساتێکی قوتابخانەی لە کیس شووە بەدڵنیایی خۆ قوتابخانە هەر ئەو چەند ساتە نیە کە منداڵەکە لە پۆلەکەیە دواییش کێتەوە چەند ساتێکی تر ئەرگ و وەزیفە و ئامادەکردنی شتی سبەینەیە کەواتە مێشکی منداڵەکە بە قوتابخانەکە مەشغوڵە ئێستا بیری لای قوتابخانەکەیەتی کە نییە نیگەرانە لەوەشی کە نەچووە کەواتە زۆر گرنگە لێرە بتوانین زەمینە سازی بکەین شتگەلێکی کەی بۆ بێنینە پێشەوە فراهەم کەین کە ئەندازێک لە خەمە پەژارەکەی ئەوان کەم کەینەوە لای کەمێکەی نیگەرانەکانی خۆمان لای ئەوان باس نەکەین بۆی کەوانیش نیگەران نەکەین زۆر سپاس بۆ ڕێز مامۆستا عادل تۆفیق ڕاهێنەر و ڕایشکاری پەروەردەی خوا بەخێر سپاس بۆم دەرفەت ڕێز و سپاس بۆ ئێوە دووبارە دەستخۆشیم هێنیش خۆشەویستان ناوبڕێکمان هەیە دواتر ئێمە بەردەوام بین لەگەڵتان